دوای ماوەیەک دواخستن بەهۆی کەشوهەواوە بڕیارە ڕۆژی هەینی تاقیکردنەوەی پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لە یەک کاتدا ئەنجام بدرێت. تا ئێستا زیاتر لە 7,000 کەس ناوی خۆیان بۆ بەشداری لە تاقیکردنەوەکە تۆمار کردووە. بەم پێش بۆ یەکەم جارە تاقیکردنەوەیەک بەو فراوانیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەشداری تێدا بکەن کە ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری پێ هەڵساوە. پرۆژەی قورئان بەهاری دڵانە و دوعاکانی قورئان یەکەم هەینی مانگی ڕەمەزان کە 24 سێیەکە ئینشاءڵڵا تاقیکردنەوەکە ئەنجامە درێ سەعات 2 پاش نیوەڕۆ و بەنسبەت بەشداربووانەوە ئەوەی کە ناوی نووسیوە و کتێبی کڕیوە لای ئێمە بە تەقریبی لە بینی 75 بۆ 80,000 کەسە بێ. دیارە خەڵکی تریشەیە کە بە ئیسینساخ شتەکەی ڕاکێشاوە PDFەکەی لە ئەنتەرنێت ڕاکێشا ئەوانەش هەیە یان ناوی نەنووسی و لەو ڕۆژا دێ بەشداریەکە لەوانش زۆرە. بەڵام ئەوەی کەواکو معلومات و زانیاریێک ئێمە هەمان بێ لە شوێنەکان و بنکەکان و دەستمان کەوتووە بە نووسرا و بە معلومات بۆمان هاتووەتەوە لەو حدودایە. ناوڕۆکی پرۆژەکە لە بەرکردنی 49 نزای نێو قورئانی پیرۆزە. سەرجەم موسڵمانان بێ جیاوازی ڕەگەز و تەمەن دەتوانن بەشداری تێدا بکەن و 100 خەڵاتی شایستە وەکو هاندانێک بۆ ئەوانەی نمرەی بەرز بەدەست دەهێنن دیاری کراوە. ئێمە ئامانجمان لە ڕاگەاندنی ئەم پرۆژەیە کە پرۆژەیەکی ساڵانەیە خۆی لەوەدا ئەبینێتەوە کە زیاتر خەڵکی بەرەو ئەوە بەرین کە خزمەتی قورئان بکرێت هەروەکو چۆن پێشترکە لە پرۆژەی تردا هەبووە خزمەت بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کراوە. ئێمەش ئامانجمانە لەم ڕێگایەوە کە خزمەتکردن بە قورئان دیارە ڕێگای زۆرە. ئەمەش یەکێکە لەو ڕێگانەی کە ئێمە گەینێتە ئەوەی کە هەموو لایەک بگەینە ئەوەی کە خزمەتێکی زۆر باش بە قورئان بکەین. دیارە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لە ڕێگەی ئەو گروپ چاتانەوە زۆربەی زۆری خەڵکەکە کە بەشدارە حاڵەتێکی ئیمانیە نەک حاڵەتێک بێ کە خەڵک لەبەر خاتری خەڵاتەکان بێ بەشدار بێ و تیاشیا هەیە مەسەلە خەڵک یعنی تامەزرۆیە ئەوەندەی تامەزرۆی کردنی عمرەکانن ئەوەندە تامەزرۆی مەسەلە خەڵاتەکەی تر لەوانەیە زۆر کەمتر باس بکرێت لە ناو گروپەکانە. تاقیکردنەوەکە لە کاتژمێر 2 ڕۆژی هەینی لە تەواوی کوردستان دەست پێ دەکات. ئامادەکاریەکان لە تەواوبووندان و بەشداربووان بە شێوەیەکی باش خۆیان ئامادە کردووە. بەهۆی زۆری ڕێژەی بەشداربووانیش داوا کراوە لە خێرخوازان ڕێژەی خەڵاتەکان زیاتر بکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.